بە بۆنە یاد دامەزرانی یەکێتی کوردستان لە یادی 45 ساڵی وەکو کۆمیتی حوتی رەخسنی تەختە سەر و مەڵبەندی چواردە رەخسنی کۆیە با پێویستمان زانین لەم یادە پیرۆزدا لە هەفتە یادەکەدا کار و چالاکیەکانی خۆمان هەرچەندە نەخۆشی کۆرۆنا هەیە و نەمانتوانی یعنی بڵێن ئاهەنگی جەماوەری ئەوانە ساز بدەین و ساڵەکە بۆ ئەندام و دۆست و لایەنگرانی خۆمان بەڵام لەگەڵ وەرزشکاران و بەشی وەرشی کۆمیتەکەمان هەوڵمان یاریەکی دۆستانە لەبینی هەردوو تیپی وەرشی تەختەق و کۆیە لە شەوی 1/6 ئەم یاریە ئەنجام بدەین. بۆنەی یادی دامەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستانەوە توانیمان یاریەکی دۆستانە ئەنجام بدەین لە نێوان تیپی هەڵبژاردەی کۆی و هەڵبژاردەی تەختەق و هەڵبژاردەی تەختەق توانی یاریەکە لە بەرژەوەندی خۆی کۆتایی پێبێنێ و پیرۆزبایی لە سەرجەم کە سوکاری شەهید و لایەنگرانی یەکێتی نیشتمانی کوردستانەکەین.